بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. براني بەڕێز خۆشحاڵم کە لە حەڵقەیەکی تر لە بەرنامەی توێشووی ڕوح بە خزمەتان دەگەمەوە. خوای گەورە تەبارەک و تەعالا عاقبەت خێرمان بکا و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن. بەخوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکا، بە موسڵمانی بمان ژێنێ، بە موسڵمانی بمان مرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە. ئاخر دەرس لە دنیا و یان لە زەرەر و زیانەکانی دنیا دەچینە سەر بابەتێکی نوێی ئینشاڵڵا لە دەرسەکانی داهاتوو هەر بۆ تەسکێ ڕوح. برا بە ڕێزەکانی خۆم هەندێک ئیفرات و تەفریط کراوە لە زەمی دنیا و لە شکاندنی دنیا، وەکو گوتم لە دەرسی ڕابردووش خەڵکەکەوا لێ حاڵی بووە کە دنیا هەمووی وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەش دەفەرمێ الدنیا مەلعونە ومەلعون ما فيها إلا ذكر الله وما والاه هەتا ئاخری فەرمودەکەی. فەرمودەکە صحیحە. طبعا ئەو فەرمودەیە مەبەستی لەعنەکە لێرانە زەممە، یعنی مەذمومە. مەذمومەکەشی بۆ چ دەگەڕێتەوە؟ بۆ ئەوە دەگەڕێتەوە کە خەڵکانێک پێی هەڵدەخەڵەتێن. دەنا زەم و ذەممەکە بۆ مانگ و ڕۆژ و ئەستێرە و بۆ شەو و ڕۆژ و بۆ ئەو نیعمەتانەی کە خوا خەڵقی کردوون، چکەوانە شەمووی عەبدایەتی و بەندایەتی خوا دەکەن. وئین من شەیئین ئیلا یوسەبیح بحەمدی، هەرچی کە هەیە لەو کەون و کائینات و لەو بوونەوەرەش تەسبیحاتی خوا دەکات، تەحمیداتی خوا دەکات. بەڵام کێشەکە ئەوەیە ئینسان هەڵخەڵەتێ پێی، بۆ چکە مڵکی تو نییە، ئەتو تێیدا نامینیەوە، ئەتو تێیدا وەکو ئەمانەتێکە لەلاتە عولەما دەفەرمون دنیا ئەمانەتێکە لە لای ئینسانی، ماڵ و منداڵ ئەمانەتێکە لە لای ئینسانی، خۆشت ئەمانەتی لە لای دایک و باوکت. کەواتە هەڵەکە ئەلێرانەی ئینسان دڵی بەو ئەمانەتەی خۆش بێ، یعنی کەسێک بێ ئەمانەتێکت لە کندانێ دڵت پێ خۆش بێ و هەموو حەز و ئارەزوەکانی خۆتی لەسەر دامەزرێنی. دوای کابرا دێتن ئەمانەتەکەی خۆی دەباتەوە کە بردیەوە ئەتۆ هەموو حەز و ئارەزوەکانت دەڕوخێن، بێتاقەت دەبی. لەبەرەوە گرینگە ئینسان بزانی چۆن معاملە دەکاتن، چۆن هەڵسوکەوت دەکاتن. بە کورتی 5-6-7 خاڵ لە زەرەرەکانی دنیا ئەگەر ئینسان ئاگای لێ نەبی چ زەرەرێک بە ئینسانی دەگەیەنیتن، و زەرەری بەڕاخستن لە بن دنیا و خۆشەویستی دنیا و تێکچوونی هەدەف، چکە ئینسان دەبێ هەدەفێکی هەبێ. ئەو هەدەفەی تو چییە؟ گەیشتنە بە ڕەزامەندی خوا و وەدەستهێنانی پلەبەرزەکانی بەهەشتا. جات و کاتێک ئەو هەدەفەت لێ تێک دەچێ ئیش دەکەی بۆ شتێکی دیکە برا بە ڕێزەکانی خۆ. لەبەرەوەش تەماشا دەکەی کەسێک کە کاروان بەڕێ دەکەوێتن، خەڵکێکی زۆر لە کاروانی عەتمەن بە قافڵە دەڕۆن بۆی کە هەم پارێزراو بن لە ڕێگران، هەم پارێزراو بن لە سەرما و گەرما و لە هەموو شتێکی ڕێگاکان. بەڵام ئیوا هەیە دەبینی خۆ مەشغوڵ دەکات بە هەموو شتێکی، هەر شتێکی گەیشتێ خۆی لەگەڵ مەشغوڵ دەکات، دادەنیشی، دادەبڕێ، ئاخیری تەماشا دەکات کاروانەکە گەیشتۆتە ئەو هێشتانەکە نیوەی ڕێی نەبڕیوە، بەجێ دەمینیتن. دنیاش ئاوا لێیە. دنیا نابی زۆر ئاوڕی لێدەیەوە، نابی زۆر بە گرنگی تەماشەیکەی، نابی زۆر خەموو خەفەتانی لێ بخۆی. لەبەر هەندێش تەماشەکەن قاعیدەیەکی زێڕین بۆ دنیا، بۆ شتومەکەکانی دنیا. خوای پەروەردگار کە باسی دنیا دەکات، کە باسی تەقدیری خۆی دەکات، کە تەقدیری کردو بۆ مەخلوقاتی خۆی، چ دەفەرمێ؟ دەفەرمێ لکەی لا تەأسەو عەلا ما فاتەکم ولا تەفڕەحوا بما ئاتاکم. وەڵڵی هەر یەکێک لە ئێمە ئەو قاعیدە زێڕینەی خوای پەروەردگار جێبەجێکە، زۆر بەسەربەرزی و بەسەرفرازی لەو دنیا دەچێتە دەرەوە. لکەی لا تەأسەو عەلا ما فاتەکم. جاری وایە دەبینی شتێکت لەدەست دەچێتە دەرەوە،
معاملت کردووە زۆر بە هەرزانت فرۆشتە پاشی تو 100 قیمەت 50 ئەوەندەی قیمەتی دەکاتەوە خەفەت مەخۆ مڵکی تو نەبووە بە قسمەتە تۆ نەبووە لێکەی لا تەئسەو عەلا ما فاتەکم هەر فکری لێ مەکەوە ئەوەی کە هەشیتت ولا تفرحوا بما آتاكم وەوەی کە پێشی داون زۆر دڵخۆش مەبن پێی چکە تو یان ئەو ئەتو بەجێ دەڵی یان ئەتو ئەوی بەجێ دێڵی عاریەیە ئەمانەتە هەر لە بینە وەکو ئەو سەحابەی ڕەحمەتی خوای لێبێ ئەو سەحابیە کوڕێکی زۆر ناسک و نازدار و جوان کەڵیان نەخۆش کەوت کوڕی ئەبوو تەڵحەی کە لە هەموو منداڵەکانی خۆشتر دەویست ئەبوو تەڵحە لە ماڵەوە نەبوو کوڕەکان وفاتی کرد کە کوڕەکان وفاتی کرد خێزانی قسەی بۆ نەکرد هەتا نوێژی بەیانی لێی پرسیوەتی ئەبوو تەڵحە کەسێک ئەمانەتێکت لا دابنێتن بێ ئەو ئەمانەتەی خۆی بباتەوە چ دەڵێ عەفوەن تو وەڵا چ دەڵێم خۆ ئینسانی ئیماندار و موسڵمان ئەگە کابرا موسڵمانیش نەبێ نابێ هیچ وەکو بڵێ ناخۆشیەک و حاڵەتێکی ناتەبیعی بەسەرداوێ کابرا بێ ئەمە دەبێ پێشی خۆش بێ ئەمانەتەکەی لە کۆڵ ببێتەوە دەگوتی وەڵا ئەو کوڕە ئەمانەتی خوای بوو لای ئێمە خوای گەورە بۆ خۆی بردوتەوە ئەو مەفهومە زۆر زەرورە ئینسان ئیشی لەسەر بکاتن ئەوە دەبێتە هۆی تەسکیەی نەفس نە ئەوەی کە لە دەستمان چۆ کابرا خەفەتانی بۆ بخوانەوەی کاشمانە زۆر دڵت پێی خۆش بێتن چکە ئەمانەتە لای تو هەر کاتێک خاوەن ئەمانەتەکە ئەمانەتەکەی خۆی بردەوە یەکەم خاڵ کە زەرەر دەکەین کە دنیا خۆی بۆ دەفەرمێ ئەضرار حب الدنیا قەزیەکە لێرەچێ قەزیەکە ئەوەیە کابرا دەستی لە قیامەتی هەڵگرتوون هەموو خۆشەویستی و مەحەبەتەکەی بۆ دنیا تەرخان کردووە ئەها لەبەر هەندێک خوای گەورە تەبارەک و تەعالە کە باسی حب دەکات خۆشەویستی دەکات چ دەفەرمێ والذین آمنوا أشد حبا لله ئەوانەی کە ئیماندارن خوایان لە هەموو شتێک خۆشتر دەوێ کە خوات لە هەموو شتێکی خۆشتر ویست خوای پەروەردگاریش نەخشە ڕێگایەکی پێداوی چۆن معاملە دەکەی ئەوەندە تەمەنەی کە هەتە ئەو تەمەنە کورتەی کە هەتە لەو دنیای چۆن معاملە دەکەی چۆن هەڵس و کەوت دەکەی معاملەی تەندروست و صەحیح ئەوەیە کە دوا ڕۆژ تەفزیلکەی بەسەر دنیادا بۆ چکە دوا ڕۆژ خەیڕون چاکترە و ئەبقا هەمیشە دەمێنێتەوە ئەوەی دیکە تەماشای بابی خۆمان کەین زۆرێکمان لێرە دانیشتین بابمان نەماوە چیۆ چوون چیان لەگەڵە خۆ برد چیان بە کەلک هات ئێمە ئیستیفادەی چیان پێدەگەین ئەگە جار بە فکرمان بێنەوە دوعایەکیان بۆ بکەین کوا ئەو سەدەقە و خێراتێک کە بۆیان دەکەین لەبەرەندێ هەتا لە دنیادا مەوجودین بە تەمای منداڵان لە خۆ مەگەڕێن بە تەمای خزمان لە خۆ مەگەڕێن ڕۆیشتی ئاودی و بووی خۆڵیان وەسەر هەڵدای هوردە هوردە ڕەش دەبیەوە لە دڵی خەڵکی هوردە هوردە سێبەرەکەشت نامینیتن ئەو جابرا شیرنەکانی خۆم یەکەم زەرەر دەڵێ خۆشەویستی دنیا وا دەکا کە ئەو دنیا لە لای تۆ تەعزیم بکرێتن کە حەقیر و کە سووک و هیچیش نییە ئەتۆ کاتێک کە ئەوەت کرد یعنی دەی ئەتۆ شتێک تەعزیم دەکەی و شتێک بە گەورە سیر دەکەی کە لە لای خوای پەروەردگار هیچ نییە ئەها پێغەمبەری خوا عەلەیهی سەلام دەفەرمێ ئەگەر دنیا قیمەتی باڵە پێشولەیەکی هەبا لای خوای پەروەردگار نەیدەش کابرای کافر ئاوی لێ بخواتەوە ئەتۆ دەی ئەو شتە بێبەهایە کە لە لای خوای پەروەردگار زۆر بێبەهایە زۆر سووکە زۆر بە هیچ نییە لە لای خوا بۆ چکە موقەتە ئەتۆ دەی تەعزیمی دەکەی و بە گەورە تەماشای دەکەی ئەو زەرەری یەکەمەوێت دەکەویتن بەڵام مەگە تەماشای وەصفی بەهەشت و حۆریەکانی بەهەشت و پێغەمبەر کە وەصفی دەکا عەلەیهی سەڵات وسەلام چ دەفەرمێ وەڵڵاهی لسکێکی حۆریەکانی بەهەشت قیمەتەکەی بە قەدەر هەموو دنیایە بۆ چکە هەمیشەییە بەردەوامی دەمێنێتەوە ئینسان دەبێت شتێکی لا گەورە بێ شتێک تەعزیم کا شتێک بە گەورە سیرکە کە لای خوای گەورە بێ لای خوای گەورە عەزیم بێ لای خوای گەورە ئیحتیمام پێدراو بێ ئەو جا خاڵی دووەم برا شیرنەکانی خۆم وەکو لە کۆمەڵە فەرمودەیەکدا هاتووە عولەما دەفەرمون خوای گەورە لەعنەتی لێ کردووە بەڵام وەکو لەعنەتەکە مەبەستی پێ ذەممە
ولەما دەفەرمون لەعنەت لێرانە مەسەلەی ذەممە زەمی دنیای کردووە تەماشای لە هەموو ئاەت و لە هەموو فەرمودەکان بۆچێ بۆ ئەو کەسانەی کە گۆڕانکاری دەکەن یعنی تەشبیه نەبێ یعنی کەسێک دەبینی مەسەلەن دەچی معاملەیەکی دەکاتن شتێکی کڕیوە ئەو شتە خۆی لە خۆیدا شتێکی باشە بەڵام کە تەماشای قیمەتەکەی دەکەی پێدا دەڵێ وەڵڵای ئەوە هیچ نییە ئەو هەر بەکەلک نایە چۆن ئەو شتە بێکەلک نییە خەڵک ئیسفادەی لێ دەکا چۆن ئەو شتە بێکەلکت کڕیوە کە بەکەلک دەفلوسی قەڵب نایەتن زەممەکە بۆ چییە؟ بۆیە کە ئینسان هەڵخەڵەتێنراوە ئینسان دەبێ خۆی بە شتێکەوە مەشغوڵکە شتێکەوە کە بەکەلکت دێتن لەبەرەوەش برا شیرنەکانی خۆم ئەلیرانە کابرا ئەگەر ئەو شتێک کە خوای پەروەردگار تەبارەک وتەعالە ڕقی لێتی یانەوەتە خوای گەورە خۆشی ناوێ یانەوەتە وەکو ئینجارێک پێش هەموو شتێک وەکو ئیمتیحان و ئیبتیلا ئەو دنیای دروست کردووە ناکرێت و لە ئیمتیحان و ئیبتیلا یعنی بێی هەموو ئەهدافی خۆت لەسەرەوەی هەڵچنی کە هیچ نییە پرسیارە کاکە ئیمتیحانە تاقیکردنەوەیە ئەو جا خاڵی سێم برا شیرنەکانی خۆم کاتێک کە ئینسان دنیای خۆش دەوێ ئەبێتە غایەت خۆی دنیا چێ وەسیلەیە بۆ گەیشتن بە ڕەزامەندی خوا هەر کاتێک ئینسان دنیای خۆشویست لە وەسیلەکەی دەگۆڕێ دەبێتە چ غایەت ئەگە بۆ غایەت چ دەکا تەسخیەی لە پێناو دەدات خەڵکی لە پێناو دەکوژیتن چەند کەستان بینیوە لەسەر دنیا یەکتریان کوشتووە چەند باب و کوڕتان بینیوە لەسەر دنیا لێک تووڕە بوون قسە لەگەڵێک ناکەم لەسەر دەگەڵێک بە شەڕان یەکتریان کوشتووە چەند کەستان بینیوە لەسەر لە گوندەکان بە تایبەتی لەسەر ئاو لەسەر یەک قەتاکردن ئاودانی دار و بار و ئەوانیان بۆتە شەڕیان و سەر و جوێلاشێک دیکەیان دەخوێنەدا سۆر کردوون ئەوە چییە؟ ئەو دەیوێ ئێتیمان بە خۆشەویستەکەی خۆی بداتن ئەویش دەوێت ئێتیمان بە خۆشەویستەکەی خۆی بدات ئینسانیش تەبعی ئینسان وایە لە پێناو خۆشەویستەکەی خۆی هەموو تەسخیەکی دەدات کەچی ئەو خۆشەویستەی تو کە خۆشت دەوێت ئەو خۆشەویستەی من کە خۆشم دەوێت کە دنیاە وەسیلەیە هەدەف و غایە نییە هەدەف و غایی ئێمە دەبێ ڕەزامەندی خوا و دوا ڕۆژ بێتن لەبەر هەندێش تەماشەکە خوای گەورە تەبارەک وتەعالە کە باسی دنیا دەکات بەچی باس دەکات بە لەهو و لەعیب و بە تەفاخۆر و بەو شتانە باسی دەکاتن هیچ نییە تەشبیه نەبێت چۆن بەهاران گوێلک دێنە دەرەوە دەبینی تێرشیرن ئەو سەوزایە دەبینن ڕەمبازیان دەکەن لەو سەری بۆ سەری ئینسانی ئیماندار نابێ وابێت نابێ هەر خەریکی ڕەمبازیان بین دەبێ بە چاوی عەقڵەوە تەماشەی ئەو کەون و کائیناتە بکەین لەبەر هەندێش خوای پەروەردگار تەبارەک وتەعالا کە ئەمرمان پێ دەفەرمێ قل سیروا فی الأرض هەر ئەوەندە هەر فشقیاتی بکەن هەر بخۆن و بخۆنەوە هەر پێ بکەن نە فەنظوروا تەماشەکەن چۆن خوای گەورە ئەو کەون و کائیناتی خەڵق کردووە چۆن دروستی کردووە تەماشای ئەو هەموو سەوزایی و گوڵ و گوڵزارە بکەن هەریەکە ڕەنجێکە هەریەکە و بۆنێک هەریەکە و تامێکە هەریەکە و بۆ نەخۆشیەک بەکاردێتن چ زاتێک چ دەسەڵاتێک چ قووەتێک ئەوەی خەڵق کردووە ئەوە گرینگە ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆ خاڵی چوارەم ئینسان کاتێک کە دنیای خۆش دەوێتن دەبێتە هۆکارێک لە نێوان ئینسان و لە نێوان ئەو شتانێک کە سود و قازانجت پێدەگەینن دەبێتە هۆکارێک لە نێوان ئەو شتانەی کە سود و قازانجت پێدەگەین بۆ نمونە ئینسان کاتێک کە دنیای خۆش دەوێت دەبێتە دنیا پەرست ئیهتیمام بە نوێژ نادا ئیهتیمام بە ڕۆژوو نادا ئیهتیمام بە زەکات نادا ئیهتیمام بە سەدەقە و خێرات نادا بۆ چونکە هەموو هەدەفێکی دنیا کۆکردنەوەیە ئامادە نییە ئەوەندە بە مسقالە زەڕەیەک دەست لەو دنیای هەڵبگرێتن ئینسانێکی سفر و لیەدەین دەردەچێتن برۆش تەماشە دەکەین هەر تەمەنی خۆمان خەڵکێک ڕۆیوەکە یعنی زوڵمی زۆری کردووە مڵک و ماڵی خەڵکی زۆر داگیر کردووە و گوێی نەداوەتە خەرکردنەوە بە حەڵال و حەرام تێنەفکری بەڵام ڕۆیی ئەو خۆشەویستی دنیا بۆ هۆکارێکە ئەو شتانەی کە سود و قازانجی پێدەگەینن بەلایەن دانەڕواتن لەبەرەوەش برا شیرنەکانی خۆم
ئینسان کاتێک کە قیامەتی خۆشویست بە دەورەی قیامەتدا دەسوڕێتەوە، خوای خۆشویست بە دوای ڕەزامەندی خوای گەورەدا دەکەوێتن، پیاوی ساڵحی خۆشویست هەوڵ دەدا ڕەفاقەتی وام بکاتن. دنیاشت خۆشویست، دنیاشم خۆشویست، ئەوە بە دوای بەرژەوەندی ئەو دنیای و بە دوای مەساڵحە ئەو دنیادا لەبەرەوەی ئامادەنی تەنازول بۆ برای خۆت بکەی لەسەر بستەعەرزێکی. وەکو گوتم دنیا گەورەیەکەی لەوەیدا کابرا ڕەزامەندی خوای تێداوە دەست بێنیت، شەو و ڕۆژ گەورەیەکەی دەوەیدا عیبادەت و خواپەرستی تێدا بکەی. خوای گەورەش تەبارەک و تەعالە برا شیرنەکانی خۆم ئەو کەون و کائیناتە هەمووی بۆمە خەڵق کردووە. وخلق لكم ما في الأرض جميعا، هەمووی بۆمە خەڵق کردووە. ئەدەمەی بۆ خەڵق کردووین وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. ئەمەشی بۆ بەندایەتی و عەبدایەتی و معقول نییە ئەتۆ شتێکە بۆ تو خەڵق کرا بچی خۆت بەویست قسەر قاڵکەی، شتێکە بۆی خەڵق کراوی لێی غافڵ گیربی، زۆر موسیبەتی گەورەیە. ئەوجا خاڵێکی دیکە برا شیرنەکانی خۆم، خوای گەورە تەبارەک و تەعالە ئیمانمان سەلامەت کە عاقبەتمان خێرکە ئینشاء الله. کاتێک کە ئینسان دنیای خۆشویست دەبێتە گەورەترین هەم چی یعنی خەم و خەفەت لە دڵت دەرناچیتن، دائیمەن هەز دەکەی لە مێشکتدا، لە نوێژتدا، لە سوزدەتدا، لە دانیشتندا، لە نان خواردنتدا، هەر لە مێشکتدایە، ناچێتە دەر لە مێشکت. لەبەر هەندێک پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام ئەنەسی کوڕی مالیک دەجێڕیتۆ دەفەرمێ پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵات من كانت الآخرة همه، هەر کەسێک هەم و غەمی دوا ڕۆژ بێتن دەفەرمێ جعل الله غیناه في قلبه، خوای گەورەوا دەکا دەوڵەمەندیەکەی لە دڵدا دەبێتن، دەوڵەمەندیەکەی لە دڵدا دەبێتن، وجمع له شمله، و دەڵێ کو دەڵێ هەموو فکر و بیر و بۆچوون ئەوانەی کۆ دەکاتەوە، نایڵی فکر و بیر و بۆچوون و هەستەکانی ئینسان پەرش و بڵاو بن بەو لەولادا بڕۆن. وأتته الدنيا وهي راغمة، و ئەو دنیاە چۆن کابرا بە 100 کەسی ڕای کێشن لە بەردەمی داینێن، ئاوا دنیا لە خزمەتێ و ئینسانەدا دەبێتن. بۆ چکە دنیاش مەخلوقە، خوای گەورە خالقیەتی. ئەو جا دەفەرمێ بەڵام ومن كانت الدنيا همه، ئەوەی کە هەم و غەمی هەر دنیا بێ، جعل الله فقره بين عينيه، دەڵێ فەقیریەکەی لێرەدا دەنێت، هەموو دنیای بێ هەری فەقیرە. قەت هەموو جارێ من دەڵێم برسی خوای بە کەس تێر نابێتن، بە چ تێر ناخواتن، چاوی بە چ پڕ نابن، بۆ چکە خوای گەورە بڕیاری فەقیربوونی بۆ داوە. دەفەرمێ وفرق عليه شمله، فکر و بیر و بۆچوونی پەرش و بڵاو دەبێت، بەخۆش نازانێت چ دەکات، بەخۆش نازانێت چۆن دەژێ لەو دنیایی. ئەو جا ئەوە لە هەمووی مهمترە. ولم يأته من الدنيا إلا ما قدر له، بەوەی نییە کابرا بڵێ با من بەڕی لە بڕاکێشم، بەڵام خوای گەورەش هەر ئەوەندەی دنیای بە قسمەت دەکا کە تەقدیری کردووە چەندی بە قسمەت دەبێت لە ژیانی دنیادا. برا بەڕێزەکانی خۆم، ئاخر خاڵ کە کاتەکەشمان کەم ماوە بەڵام دوو دەقانی لێ دەخۆینە ئەو جارەی با بابەتەکە تەواو بێ، دەڵێ ئەو کەسەی کە دنیای خۆش دەوێت لە هەموو کەسی عەزابی قورسترە. بۆ؟ چونکە تەماشەکە کابرا دەمری دنیاکەی بەجێ دێڵێتن لە ناو قەبری، دەڵێ 3 جار عەزاب دەدرێ و ئینسانە، 3 جار تووشی عەزاب دەبێ. یەک لە دنیا چکە ناگاتە هەدەف و ئامانجی خۆی. بۆ چکە پێغەمبەر وا دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام، دەفەرمێ هەر کەسێک دۆڵە زێڕێکی هەبێ دەڵێ خۆزیاد و دۆڵم هەبانە، 3 دۆڵی هەبن دەڵێ 4م هەبانە، 4 هەبانە دەڵێ 5م هەبانە. لەبەرەوەش تەماشا دەکەی ئەوەی کە هەیەی ئەوەی بە دوو دنیا کەوتوتە ئیکتیفا دەکا، ڕادەوەستینە هەر خەریکە کۆ دەکاتەوە. ئەلهاکوم التەکاثر، نزانی ئیسراحەت چییە، تووشی 1001 نەخۆشی بووە.
خۆشی و ئیسراحەتی لێ هەڵگیراوە، ئەوە خۆی لە خۆیدا عەزابە. ئەدی کابرای ئینسانی ئیماندار کە هەموو غەمی وێندەرەیە ئەگەر نان و دوێکی بخواتن ئەلحەمدولله تام و چێژێکی لێ دەکاتن وەڵاهی وەدەزانی لەسەر نزانم سفرێکی دانیشتووە بێخەم بێخەفەت گوێی لێ نییە فڵان کەس چەندی هەیە فیسار چەندی هەیە فڵان کەس چەند خانی هەن ئیدی کە چەند عەرزی هەن ئیدی کە چەند باخ و باخاتی هەن ئەو خۆی بۆ شوێنێکی دیکە حازر کردو. ئەو خەریکی چەقاندنی دارخورمایانە لە بەهەشتی، خەریکی فراوانکردنی مڵک و ماڵیەتی لە بەهەشتی. بە دوای فەرمودەکانی پێغەمبەردا دەگەڕێ عەلەیهی سەلام چۆن کابرا دەوڵەمەند دەبێ لەوێندەرێ. ئەوە لاوی مهمە. ئەو جابرا شیرنەکانی خۆم لەناو گۆڕدا عەزاب دەدرێتن. عەزابەکەی چییە؟ کە تەماشا دەکاتن بە بێکەسی لە ناو قەبردا ڕاکێشراوە ئەو هەموو دنیایکە و هەموو تەسخیە و شەڕەسەی لەسەری کرد خوا پەناماندات و پەرژینێکی قایم بێ لە دەستی ڕۆیی ناشگەڕێتەوە جارێکی دیکە. ئاخیر شت لە ڕۆژی دواییدا کە تەماشا دەکا ئەوانەی کە شەڕیان لەسەر دنیایە نەکردو، ئەوانەی کە بەڕیان لەبەر دنیا ڕانەکێشا، ئەوانەی خۆشەویستی دنیایان دڵدانە بوو، خوای گەورە چۆن تەکریمیان دەکا و چۆن ڕێزیان لێ دەنێ. ئەلەوێندەرێش عەزابێکی دیکەی بۆی کە تەماشا دەکا دنیایەکەی چوو قیامەتیشی چوو. ئاخر قسەشم ئەوەیە ئەو جۆرە کەسانە خەسیرە الدنیا والآخرە وذلك خسران المبین. هەم دنیای لێ دەسڕۆی هەم قیامەتیشی لە دەسڕۆی. بەڵام حاڵەتی صەحیح و تەندروست ئەوەیە کە ئینسانی ئیماندار دنیا بکاتە سەفینەی نەجات، سواری بێ بۆ تاعەت و عیبادەتی خوای پەروەردگار، و خوای گەورەش ئەگەر مڵک و ماڵێکی بە قسمەت کردین بەشێکی ئەو مڵک و ماڵە سەرف بکەین بۆ ڕەزامەندی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا، بۆی کە زیاترمان بداتێ. هەر کەسە کاتێک نیعمەتێکی پێداین خوای پەروەردگار، جا نیعمەتی عەقڵ بێ، نیعمەتی عیلم بێ، نیعمەتی غیرەت و جورئەت بێ، نیعمەتی ماڵ بێ، لێی ببەخشی لە پێناو خوا، لە پێناو خوای گەورە سەرفکەی خوای گەورە بۆ زیاتر دەکات. چونکە سەرفکردنەکەی شکرانەی نیعمەتەکانە. شکرانەی نیعمەتەکان بە فعل دەکرێت. لئین شەکەرتم لەئەزیدەنەکم. خوای گەورە عاقبەتمان خێر بکات و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن. والسلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.